پرسیمان بینیمان بیستمان اینجا زانیمان ئێوە چیتان دەوێ شیرازەی خێزان لا سەرووی هەموو شتێکەوەیە ئێمەمانەوێ حاڵەتەکەی جەنابێ لەگەڵ خاتوونە بۆ ئیشەڵات چارەسەر بێ. کەناڵی دیمەن لە وەرزەکانی ڕابردوو میوانێکی ڕوحسووکی ماڵەکانتان بوو پەروەردەی خێزان ئەرکی لە پێشینەی ئێمە بوو. 1 2 3 4 هەست ناکەی کەم تەرخەم بوویتە بەس ئەوەنە ئۆکەی بۆ من بکا بڵێ بەرەوە لە ڕاستەکەی دکتۆر بەسە بەردەوام دەبین لە وەرزی نوێدا کەناڵی دیمەن ناوەستێ هەموو لایەنەکانی ژیان بە هەموو ڕەنگەکانیەوە لەگەڵ ئێوەدا بەردەوام دەبێت ئەوەی ئەم جارە دەیبینن جیاوازترە کەناڵی دیمەن لە وەرزێکی نوێدا لە پرۆگرامێکی ڕاستەوخۆدا لەگەڵ مامۆستا فاتح شارستێنی کە دەتوانی ئاخاوتن بکەیت و پەیوەندی پێوە بکەیت. پێویست و ڕەحمەتی خوای پەروەردگار ئینشاءالله لە کەناڵی دیمەن لە مۆدۆ لە خزمەتتاندا دەبین لە بەرنامەی خۆشەویستیدا. ئەم جارەیان دکتۆڕەوە لە وەرزێکی نوێدا لە کەناڵی دیمەن تەندروستی هەمووان لە بەرچاو دەگرێت. پسپۆری شارەزا زانیاری نەبیستراو دەڵێ دەمانێت ئەو بزانین کە درێژبوونی باڵا و گەشەی ئێسک تا هەستەمەنێک بەردەوام دەبێت. ئەوە بەپێی لە قوڕان و لە کتان دەگۆڕێت. گەرمە سات لە بەزمی خۆی ناکەوێ هەر وەرزە و نوێتر دەرەکەوێ هەرچی گرفتت هەیە کێشەیەکت هەیە ئازانی چی بکە بۆ گەرمە ساتی لێگەڕێ. ئەی هەر تۆ نەبووی وتی کوڕەکەم تاقانێباری بێناز نەبێتی ئیشە بۆ یەکەم ئەی هەر تۆ نەبووی کە ئەچوونە ڕێستۆرانتەکان سناپتە کردووە و بڵاو دەکرێت با ڕەفیقەکانم دڵی بتەقێ بەوەش نەوەستاین لە پایتەختی زلێسترینی دنیا کەناڵی دیمەن وەک هەموو کەناڵە گەورەکانی جیهان پشکی خۆی لە سەیر و سەمەرەکانی ئەمریکا بەدەستێناوە ئیتر بێ ئاگا نابین کاوە لە ئەمریکایە. بەخێر بێن بۆ واشنتۆنی پایتەختی ئەمریکا. وەرزی نوێی کەناڵی دیمەن کوردستان و سروشتە جوانەکەی و مێژووە پڕگەوهرەکەی قات لەبیر ناکات لەگەڵەوەشدا شەیما خواردنا پرچێژەکەی تامی سەر ڕێگامان بۆ تام دەکات. هەندێک خواردن یەکەم جارە تامی دەکەم دڵنیام زۆر بە دڵم دەبیتن بۆ پێشترە نەم خواردی نازان. بۆچی دەگەڕێی لەکوێ دەگەڕێی ئەی ئەوە نییە کەناڵی دیمەن لە وەرزی نوێدا لە فەرهەنگی جیهان هەموو ڕووداوە سەیر و سەمەرەکان و پێشکەوتنە زانستی و کولتورەکانتان پێنیشانەدات. ڕەنگە لات سیر بێت کاتێک بزانیت پیاوێک 82 ساڵ ژیاوە و هیچ خانمێکی لە ژیانیدا نەبینیوە. بۆستن مناڵە چاوگەشەکان وا نەزانن ئێوەمان لەبیر کردووە نا نونو لە ماڵی کوردستانە و کوردستانیش لە ماڵی ئێوە. شتێکتان با پێ بڵێن ئەمڕۆ مامن نونو یەک تەوەری بۆتان داناوە زۆر زۆر بەشودا. کەناڵی دیمەن بەم زوانە لە وەرزێکی نوێدا.